من بیرم دێ لە ساڵی 1970 لەم معسكر سەلامەی کە ئێستا وابزانام ئێستا گرتوخانەیە، ئەو کاتە لە کاتی حکومەت عێراقا ئەمە معسكر بوو، ئێمە لێرە تدریبمانە کرد لە 1970 گەنج بووین، یعنی طبعا لە ئەو پەڕی گەنجێتی و عنینا بڕاتان هەبێ ئاوی گەرم نەبوو، ئەوە هیچ هەر خۆی بۆ خۆی ئاوەکە کەم بوو، ئەم جاز نەشتەتوانێت هیچ وەسیلەیەک نەبوو گەرمیکەی، کارەبا وەکو ئێستا نەبوو، ئەم بۆی لەر و هەشتانی وا ئێستاە و کاتە نەبوو، ئەنیان لە معسكری شاوە هەر نەبوو، بەیانیان جاری وهە وڵە سایت و تۆ لەشت پاک نییە بۆ نوێژ، ئیتر ئێمە نەمانەوە دەمە تەیەموم بکەین و یا ئەم شتانە خۆ شەرعەن دروستە تەیەموم بکەین، شەرعەن دروستە تەیەموم بکەیت بۆ ئەوەی نەخۆش نەکەوی، بەڵام ئێمە حسابمان بەو شتانە ناکرد، هەر یەکسەر بە یەک مەسینێ ئاوی سارد بڕاتان هەبێت کە جاری وا بوو ئاوەکەمان ئەکردە خۆمانە، یعنی ئەبوو بە شەختە بەقەی قژەکەمانە، یعنی ئەوەندە سارد بوو، بەڵام گەرمی ئیمانەکە و لاشە ساغی و گەنجێتی و ئەوانە وایە کرد طبعا بەڵام ئێستا خەڵکی ئێستا ها لە ماڵە بەس کارەبا بڕاو تۆزێ بۆیلەرەکە ئاوەکەی ساردەوە بۆ تۆ یاک تۆزێ ساردەوە بۆ تۆ ئاویش هەیە و ئەشتوانێ تەباخێ بێنێ و ئاو گەرم کا ئەوانە، بەڵام عوزرە دۆزێت ئەو مینەی بیانوو ئەکا و مامۆستا گەرم بەڵێ ڕاستەفر بەخوا نەبوو، بەخوا من بیرم تێ ساڵی 79 ساڵی 79 یعنی ئێمە مناڵ بووین، یعنی تقریبا ئاواش 9 ساڵان بووین، 5 ماڵ پێکەوە بووین، 5 ماڵ یعنی ماڵی باپیرم و کوڕەکانیشی 5 ماڵ لە حوشێکی لە خان و حوشێکی یەقاتی لەگەڵ دروستکرا بوو، 5 ژوور لە خانوویەکی 160 متری یان 150 متری، هەر هەمومان یەک ئاو دەست بوو، یەک حەمام بوو، یعنی ئیتر هەموو میوانیشمان هەر زۆر بوو، خانە یعنی وەکو بڵێ ماڵە گەورە بووین، خەڵکێکی زۆر لە دێهات ئەمایەوە بەس لومان و سێمانگ لە ماڵی ئێمەیە بوو، یەک ئاو دەست، بەخوا توالێتەکەش لە دەرەوە طبعا لە دەرەوە بوو و حەمامەکەش لە دەرەوە بوو، خوا ئەگەدارە تەنها یەک گونەیەکی پێوە بوو، ها گونەیە، یعنی بیر لەوە ئەکەمەوە بەڵێ ئەڵێم باشە هەر هیچ نەبێ بۆ دەرگایەکیان تێناخست، هەر هیچ نەبێ بۆ حەمامێکیان لە ژوورەوە ناکرد، ئەو حەمامە تەنها شەوی جمعە حەمامەکە گەرمەکرا، ئیتر هەرکێ پیا بگەشتایە ئاو هەبوایە خۆی ئەشۆرد و تەواو، ئیتر کوڕە بوو سرە بگرێ و زوو خۆی بشوە، مەبەستم خەڵکەکە گۆڕاوە، تەمەڵی زیادی کردووە، ئیتر خوای تەعالاش کردوێتی ئەم ڕەحمەتە هەیە و ئەم ئاسانکاریە هەیە، ئەمیش نیعمەتی خوای پەروەردگارە، داوا بکەین لە خوای پەروەردگار بڵێن یا ڕەبی خوایە لێمان تێک نەچێ. ئیمامی عومەر خوای لێ ڕازی بێ ئەفەرمێ ئیخشەوشینوا فإن النعم لا تدوم، ئەفەرمێ خۆتان و ماڵ و مناڵتان ڕابێنن لەسەر ناڕەحەتی، لەسەر وشکی ژیان، لەسەر زبری ژیان، چونکە بەڕاستی نیعمەتەکان بەردەوام نابن، یعنی ئێستا تۆ های لە نیعمەت و خۆشیەکە، بەڵام لەوانەیە لە داهاتووە بکەویتە ناڕەحەتیەکەوە و خۆت دایمەن ئامادەکە دوای بەرگە ناگری و ئەکەویتە وەزعێ زۆر ناخۆشەوە. ئێمە لە ڕەوەکەی ئێرانەوە ڕۆشتینە ئێران، واللهی چەند جارێکی دووبارەم کردوەوە ئەوەندە ئاو دەست ناکەوت و دەستنوێژی پێ بگری، یعنی ئەوەندە نەبوو ئاوی پاک کە تۆ دەستنوێژی پێ بگری، شتیوان نەبوو بە ئاسانی دەست ناکەوت. ئێستا تۆ بیری لێ بکەرەوە خوا قەت نەکا یا ڕەبی وخوای تەعالا ئەو بارش لەسەر ئەوان هەڵبگرێ ئەهلی غەزە، بیری لێ بکەرەوە ئێستا 2 ملیۆن و تقریبا 2 ملیۆن و نیو خەڵک ئێستا هەمووی هاتووتە شوێنێک کەڵەکە بۆ لە یەک شوێنە، وەکەوە وایە مەسەلەن ئێستا ئێمە 40 نەفەر لەناو ئەم قاعەیە، 40 نەفەر لەناو ئەم هۆڵەیە لە کوتوپڕێکا شتێک ئەبێ لە مترێکە، لە مترێکی چوارگۆشەیە ئەبێ هەر هەمومان لە مترێکی چوارگۆشەیە بۆس خۆمانی بکەین، بیری لێ بکەرەوە پێشە قاعەیەکی هۆڵێکی گەورە، ئەمجا هەمووی کەڵەکە بێ لە هینێکە لە 1 متری چوارگۆشەیە، ئەو وڵاتە ئێستا وای پێ هاتووە، یعنی ئەبێ بژێی، ئەمە نزیکەی چەند مانگە هەمویان لەوێ دەبیری لێ بکەرەوە ئەوان چۆن دەستنوێژەکردن، چۆن خۆیان ئەشۆن، چۆن ئەژێن، چۆن نان ئەخۆن، چۆن یعنی بیری لێ بکەرەوە ئەوە حاڵەتێکە احتیمال هەیە بەسەری هەمومان ئەبێ، بۆ احتیمال نییە، یعنی بە دووری ئەزانن خوا پەنامان بدە، یعنی احتیمالاتی هەموو شتێکەیە، بەڵام داوا ئەکەین لە خوای پەروەردگار کە خوای تەعالا ئەو وەزعمانە بەسەر نهێنێ، وەزعێکمان بەسەر نهێنێ کە خوا نەخواست زەرەری هەبێ بۆ دین و بۆ دنیامان.